من ئاکۆ شارۆشی ئەکتەر لە شانۆگەری گەمەی دزەکان کە دەرهێنانی جوتیار عەلی و نووسینی عەباس عومەر مساعید مخریج ئاسۆ جۆڵا لەگەڵ کۆمەڵی ئەکتەری بەتوانە دوای چەند مانگ پرۆڤەکردن ئەمڕۆ سێمین ڕۆژی عەرزمانە تۆزێکی تر پێشکەشتانەکەین لە هۆڵی کۆمەڵەی هونەرە جوانەکان لە شاری سلێمانی و پەیامی سەرەکی ئەم شانۆگەریە نەهێشتن و پوکانەوەی هەستی تاوانکاریە بە گشتی و هەستی تاوانی دزی بە تایبەتی لە هزر و دەرونی ئەو کەسانەی کە ئەو دیاردە سلبێ یاخود ئەو سیفەتە سلبیان هەیە و ڕۆڵی بەرجەستەکردنی ڕۆڵی یاسا جێبەجێکردن لە بەسەر تاوانباراندا ڕۆڵی یاسا لە ڕێخستنی کۆمەلگا لە ئەم پێشکەشکردنی ئەمن و ئارامی بە کۆمەلگا لە دەستگیرکردنی دزەکان لە شانۆگەریەکەدا ڕەنگەدا زۆر زۆر سپاس.
Voilà,
تأكيد يا بيت الشهر ما شوف الدقيقة أخير يشتغل يقول لي صوم أنا فيه وحمد سعيد بحلاوة يا أخو أم في حلاوة يمكن تصدق أن يجيب 100 كيلو أوه إيش وفرك يا أبو حمد؟ نعم ما وكيل دراسة لجنة الفرنسا أوه يا ليش كنا يا وانيا كان غير كبودانا ششي علينا أوان يا وش هذا صابر يبين فوتو لكن صاحي إيه هاتي الجواب يا كان صاحي كراش وعدل شوية المسلم
هەرێکی بوو مۆڵی هەڵیسا چییە زانەتی والله چی نەسارە کە زۆر دەستی لە هەنا كيلوغرام وخوشة واه 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 كذا وبارك جد بارك خوان جاب يا شنبي أوين بتوارد باخذ الإيه بتشكل مدير فروي كانوا تكانوا بيتوكينوا على كيف وجبت بعدين حين تبدأ كده بروجا كمان باشه بودو چی کاری؟ رامن کمپانی دارم. کارما برش باو دوری سبب در حجی کرد. یو کارما کارما چه قلبو کارما. ولا بعد ما تخيل بيننا. ولا استكان فروس ما استكان چیو؟ دارم کم پلان پرشونا. الله بالم نادر رگه دست اول. ما حد يطير به هذا لا صح بس بهواني والله حزم وشيت ما في حد وشيت والله هذا احنا تعال قبل كان شفت لك كان عايز اعطيك دينا كبرى روما كما كنت عيها كما بوليس دينو يوردس شكل الدبكات تعمل كمية شهادة سلمية واضح سيدنا مراقبة يوم سيدنا نوامي مراقبة يوم أوه يا شوف يعني كمان السەرکەوتویی جێبەجێکی بۆ دزەکان سەیبەکە چۆن لەم دەسەی باکەی چۆن لەم دەسەی میلەتەکە ناکەن ئێوە دز و پیس و شەلاتین ئەی بۆ خڵەواتیرە حەمەدتان نەمێنێت وەکو نەماوە حەمەدتان نەماوە ئەو تۆزە ئەمرەی هەیە ئەبێ دەسز ناپەسەری داوا باڕۆی دارێن